ئێمە لێکۆڵینەوەمان کردووە تا نهێنیەکانی بابەتێک کە لە زۆربەی ئاینەکان و کتێبە مێژوویەکاندا باسی لێکراوە و چیرۆکی زۆری لەبارەدا نووسراوە بدۆزینەوە. چێوی قاف ئەم شوێنە زۆرتر لە جێگەیەکی خەیاڵی دەچێت، بەڵام زۆربەی ئاینەکان بە شوێنێکی پیرۆزیان زانیوە کەوابوو دەبێ بوونێکی دەرەکی هەبێ. سڵاو هاوڕێیان، ئەمن سمکۆ جەهانگیریم و ئەو بەشەی بڵینگۆ سەبارەت بە چێوی قافە. تکایە ئەگەر لە یوتیوب ئێمە دەبینی و دەبیستی سابسکرایبمان بکە و تا کۆتاش لەگەڵمان بە. با سەرەتا بە باسی ژیوەری یونانی کەونەرە کە کۆنترین ژیوەرە دەست پێ بکەین. ئەم چێوە لای یونانیەکان بە چێوی ئۆلەمپیوس یا ئۆلەمپ دەناسرا کە بەرزاییەکەی 2918 میتر پێناسەکرا بوو. لێکۆڵینەوەکان نیشان دەدەن کە پێشینەی گاشەبەردەکانی ئەم چێوە لە نێو یونانیەکان بۆ 20 ملیۆن ساڵ دەگەڕێتەوە، بەڵام هۆی پیرۆزبوونی ئەم چێوە لەبەر پێشینەکەی نەبوو، بەڵکو بەهۆی کۆشکێک بوو کە لەسەر ئەم چێوە بیناکرا بوو. یونانیەکان چێوی قافیان پێ پیرۆز بوو چونکە شوێنی نیشتەجێبوونی خواکانیان و سەرۆکی یونانیەکان زئوس بووە. زئوس کەسێک بوو کە یونانیانی کەونارا پێیان وا بوو کۆشکە گەورەکەی لەسەر ئەم چێوەیە و ئەم کۆشکە ناوەندی هەموو خواکانی یونانی کەونارایە و بەپێی ئەفسانەکانیان هەر کام لە خواکان کۆشکێکی لە ئاسماندا هەبووە و کاتێک کە گەورەکەیان زئوس بانگی کردوون هەموو بۆ سەر چێوی ئۆلەمپ و کۆشکی زئوس داهاتنە خوارێ. لە نێو ئاینی هیندووەکان بە نێو چێوی مومیر یان مەرڤ باسی لێکراوە، چێوێکی گەورە لە زێر، چێوێکی پیرۆز کە بەڕێگەکانیەوە لە ناوەندی زەوی تێپەڕ دەبێ و پشتگیری ئاسمانە. لە ئاینی هیندوودا و بە پێی بیر و باوەڕیان بەم چێوە کە بەرزاییەکەی زیاتر لە 1 ملیۆن کیلومترە پیرۆزیەکی زۆری پێدراوە، باوەڕیان وایە کە ئەم چێوە لە لایەکی ڕاتا ئاسمان ڕۆیشتووە و دەگاتە جەهەنەم و تەنانەت دوای لە ناوچوونی دنیاش هەردەبێنێتەوە. بە پێی بیر و باوەڕی ئەوان ئەم چێوە زێڕینە شوێنی نیشتەجێبوونی چواردانە لە خواکانە: بێرەحمە، شیوە، ویشنو و دیوایە. ئەم چێوە چوارپاڵەوە لەلایەن 4 پاسەوان لە بەهەشتەوە پارێزگاری لێ دەکرێت. پێیان وایە ئەم پاسەوانانش جگە لە پاسەوانی لەم چێوە ڕاستپێردراوی ئەرکی پارێزگاری لە هەموو دنیاشن بەرامبەر ئەو خوایانەی کە بەهۆی سەرپێچیەوە لە بەهەشت دەرکراون. هەر بۆیە بڕوایان وایە ئەم خوایانە توانای ئازارگەیاندن بە گۆی زەویان نییە و پێیان وابوو هیچ کەس ناتوانێت لەم چێوە نزیک بێتەوە. سەبارەت بە ئاینی بودایی، لە نێو بوداییەکان ئەم چێوە نێوی سومێرە و لە جیهانێکی بنەماکی و بەراوەزی واتە مادی و مانەویدا جێگرتووە. لە جیهانی بنەماکیدا لە ناوەندی جیهاندایە کە لەسەر ئەم چێوە کۆشکی زێڕینی لێیە و خواکانیان لەوێ جێگرن و هەموو خواکان یەزدانی گەورە دەپەرستن. خۆر و مانگ بە دەوری ئەم چێوەدا دەسوڕێن و کاتێک خۆر پشتی تێدەکات تاریکی جیهاندا دەگرێت. 7 چێوی زێڕین دەوری ئەم چێوەیان داوە کە هەر کام لەم چێوانە بەرزەریایەک لە یەکجیا دەبنەوە. چێوەکە 4 پاڵۆی هەیە، پاڵ و بەواتای وەجهیا بوعدە کە هەر پاڵۆی لە ماکەیەکی تایبەت ساز بووە، پاڵۆی باکووری لە زێر، پاڵۆی باشووری لە لاجەوەرد، ڕۆژهەڵاتەکەی لە کریستاڵ و بەشی ڕۆژاواکەشی لە یاقوتی شین ساز کراوە. هەروەکو باسمان لێکرد لە هەموو ئاینەکانی هیندا وەکو شوێنی نیشتەجێبوونی خواکانیان ناوبراوە و خواکانیان لەم چێوەڕە دنیا بەڕێوە دەبن. بابزانی لەناو ئاینەکانی ئیبراهیمیدا چۆن باسی ئەم چێوە کراوە. زۆربەی شوێنە پیرۆزەکانی جوولەکەکان لەناو ئیسرائیل و فەلەستیندایە. جوولەکەکان باوەڕیان بە چێوێکە کە تا ئێستا نەیاندۆزیوەتەوە، بەڵام سوورن کە لە فەلەستینە، چونکە چێوی قاف یەکێک لە بنەماکانی بیر و باوەڕی خۆیانە و ئەوەش هۆی جێگربوونیان لەم ناوچەیە. یەکێک لە گرنگترین شوێنە پیرۆزەکان بۆ موسڵمانان جوولەکە و هەروەها مەسیحیەکان مزگەوتی قودسە کە لە شاری بەیت المقەدەس یان ئۆرشەلیمە. جوولەکەکان پێیان وایە کە لە ژێر ئەم شارەدا چێوێکی پیرۆز بە نێوی موریا بوونی هەیە کە خەزێنەی حەزرەتی سولەیمان لەوێدا هەشادراوە و بە باوەڕی زۆربەی جوولەکەکان مزگەوتی ئەقسا لەسەر لووتکەی ئەم چێوەدا بیناکراوە. لێرەدا ئەوەشتان عەرزکەم کە ئەگەر بەشی فەلەستین و ئیسرائیلتان نەدیوە حتمەن بیبین و بیبیستن. لەوێدا بە وردی باسی ئەوەمان کرد کە بەیت المقەدەس یا ئۆرشەلیم بۆچی بۆ موسڵمانان و بۆ جوولەکەکانیش پیرۆزە و ئەو ڕۆژ هەر شەڕی لەسەرە. بەڵام لە درێژەی باسەکەماندا چێوی موریا هەرە و چێوەیە کە دەڵێن حەزرەتی ئیبراهیم ویستبووی لەم شوێنە ئیسماعیل قوربانی بکات و بە پێی جێراوەکان خوا فەرمانی بە حەزرەتی ئیبراهیم داوە کە کوڕەکەی ئیسماعیل لە چێوی موریادا قوربانی بکات و لە هەمووی گرنگتر پەرستگەی حەزرەتی سولەیمانیش لەم چێوەدایە، کەوایە تا ڕادەیەک بۆمان دەردەکەوێت کە بۆچی جوولەکەکان دەستیان بەسەر مزگەوتی ئەقسادا گرتووە.
بەڵام ئەوە مسلمانەکان بوون کە تا ئێستا بەرهەڵەستی جوولەکەکان بوونەوە و نیان هێشتووە ئەم مزگەوتە بڕوخێنن تا ئەمڕۆ جوولەکەکان بۆ دۆزینەوەی ئەم پەرستگەیە کە بەدوایدان زۆر جار ژێرە مزگەوتیان هەڵکەندووە بەڵام هیچیان نەدۆزیوەتەوە و هیچیان دەست نەکەوتووە. بابزانی لە نێو مەسیحیەکاندا چۆن باسی لێکراوە لە نێو ئاینی مەسیحیدا باسی کێوێکی تایبەت نەکراوە بەڵام لەو ئاینەشدا باس لە کێوگەلێکی پیرۆز کراوە وەکو کێوی زەیتون کە مەسیح و قوتابیەکانی بۆ خوێندنەوەی ئەنجیل ڕوویان تێکردووە و هەروەها هەندێک پێیان وایە کە حەزرەتی مەسیح لەسەر ئەم چێوەڕە بۆ ئاسمانەکان ڕۆیشتۆتەوە. زانایانی موسڵمان هەبوونی چێوی مێرۆ یا مەرڤ کە هەندێکیان باسی لێ دەکەن ڕەت دەکەنەوە و پێیان وایە کە ئەو شتانە سەبارەت بەم شێوە باسی لێ دەکرێت هەمووی کەفرە و سەبارەت بە باوەڕی جوولەکەکانیش کە دەڵێن پەرستگەی حەزرەتی سولەیمان لە ژێر مزگەوتی ئەقسادایە ڕاتی دەکەنەوە و دەڵێن جوولەکەکان بۆ لەناوبردننی ئاسەواری دینی ئیسلام ئەم ڕێگەیان گرتوۆتە بەر. شێوی قاف لە نێو ئاینی ئیسلام و زۆربەی سەرچاوە ئیسلامیەکاندا باسی لێکراوە کە باشترین پێناسەی ئەم چێوە هەر لە نێو موسڵمانەکاندایە. هەندێک لە زانایان کتویانە کە چێوی قاف نەدیتراوە کە لەسەر ئەم بابەتەش باسگەلێکی یەکجار زۆر هەیە بە پێی هەندێک لە جێراوەکانیش چێوی قاف چوار دەوری دنیای گرتووە بەڵام هیچ لایەنێک ڕاستی ئەم بابەتەیان نەسەلمانووە. زەکەریای قەزوینی لە کتێبی عەجایب المەخلوقاتدا بەم شێوەیە باز دەکات کە ئاسمان لەسەر چێوی قاف دانراوە و چێوی قافیش وەکو بزمارێک زەوی لەسەر جێی خۆی ڕاگرتووە. سەبارەت بە چۆنیەتی سازبوونی ئەم چێوە و شوێنەکەی کوتراوە کە خوا یاقوتێکی سەوزی لە بەهەشت ڕاناردووە کە نێوانی دووسەرەکانی چەند هەزار ساڵ ڕێبووە کە لەسەر پشتی مانگایەکی داناوە کە زەوی لەسەر ئەم ڕاوەستاوە و دواتر لەو یاقوتەرا چێوی قاف دروست بووە کە سەر و چاو و دم و ددانی هەیە. لەو بەری چێوی قافدا بوونەوەرێکی زۆر هەیە کە کەس لێیان ئاگادار نییە و تەنیا خوددا لەبارەیاندا دەزانێ و ئەو لای چێوی قاف سنوورەکانی پەسڵان یا قیامەت دیاری دەکەن. دوو شاری جابولقا و جابولسا لە دوو وەجهی ئەم چێوەدا جێیان گرتووە. ئەم چێوە حەود لووتکەی هەیە و هەر کام لە لووتکەکان لە جۆرە گەوهەرێک ساز بووە و کۆلکە زێڕینەیە کە ئێمە دەیبینین شەبەغدانەوەی ئەم چێوەیە. لە کۆتاییدا ئێوە پێمان بڵێن کە سەبارەت بەم چێوە چیتان بیستووە و ڕاو بۆ چوونتان لەم بارەیەوە بۆ ئێمە بنووسن. ماندوو نەبی هاوڕێی خۆشەویستم، سپاس کە تاکۆتا لەگەڵم بووی و هیوادارم چێژی تەواوت لێ وەرگرت بێت. ئەگەر یەکەم جارە کاناڵ ئێمە دەبینی تکایە سابسکرایبمان بکە و زەنگوڵەکەش هەڵکە. ئەگەریش هاوڕێی کۆنی تکایە بۆمان بنووسە سەبارەت بەچی پۆست و ڤیدیۆت بۆ ئامادە بکەین.